کاکە من خۆم تا سا 47 مانگم خانەنشین نەدراوەتێ پارەکەم خوراوە ئەوە باز باشەکەی دەچێ مانگی 220,000 47 مانگ نەدەنێ بێت چی بێ من کاسبیشم بۆ ناکرێ تێگەی ئەی کاکە خوا ئەم فیرعەونانە لە کۆڵمان بکاتەوە بە خاتی قورئان لە بەشار ئەسەدیان خراپتر بەسەر بێ خوایە بەس من دوعامەوەیە وەڵام موچەوشت نییە و ئیتر معیشەتیش بەخوا خەڵک فەقیرە خەڵک زۆر فەقیرە زۆریش تا بڵێ تەسیری لە خەڵک کردووە لەسەم بازاڕە ئەمڕۆ تاواری لێرە بوون یەک شتیان نەفرۆشاوە هیچ شتێ نافرۆشی خەڵک پارەی پێ نییە وەڵاوە خەڵک چۆن بی کاکە ئەوەیە وا دیمانە خوا ئاخری خێرکات بەدەسڵات ئەم دەسڵاتە و هەرچی حکومەت عێراقی و حکومەتی خۆمان هەرچی هەر یەک تەوازنە ئەوە لێ نێرە مەمەڵێ نایدەم مەمەڵێ ناینێرێ من بۆیە نایدەم مەعاشەکە ئەترە بۆ ئاهوایە و 2024 بۆ خەڵک و فەرمانبەر چۆن هەتا بڵێ نەکبەتی و داماوی بی پیا وایە تێتان بازاڕی لای من قەیوڵەیە کە کڕێت نییە 20,000 پێ نێبیداتە قەیوڵەیە بە بۆنەی ئەم بێ بازاڕێەوە بێ مەعاشیەوە ئەمانە تۆزێ خەڵک هەنگەتاو بووە باشکۆ میشەڵا 2025 وا نەبێ و ساڵێکی خۆش و خێر و بەرەکەت بێ وەڵاش کاتێکی زۆر خراپ من خۆم فەرمادارم هەتا ئێستا بە قورئان قەرزانم بە قورئان مانگی 1 دینار بۆ نەماوەتەوە ئارە وەڵام ئازێکرا لەمە خراپتر هەر نییە لێترێ بانزینێکری بە 800 و 900 دینار ئەچی بە تاقوزە تەواو بێ ساڵێکی بەدبەختیە ساڵی واشم هەر لە عەرزی خوانم وەڵی وازیان باش نەبوو نەوەڵە نەوەڵای براکەی چێ وازی باشە نە بازار هەیە نە شتێک هەیە ئەمانە هیچ شتێک نییە من موچەخۆر نیم بۆ خۆم بڵێ موچەخۆرە نەڵایەک دینارم لە عێراقیان نییە ئیتر ئەوەی ئارە وڵات تەحسیلی لە کرێ کار کردووە لە کاسب کار کردووە لە هەموو شتێکی کردووە وڵای ئەم ساڵ ژیانی خەڵکی بەڕاستی باش نەبوو لەلایەک موچە لەلایەک نەبوونی بازار تەمەنە موچەیە بۆ بکێشە بۆ بازاریش زیاتر چەند موچەخۆران بێپارە بێ معاشن ئەوە نیش بازاڕەکەی پێ ئەمرێت بازار نییە حرەکەت نییە خەڵک ئیشی نییە کاسبی نییە خەڵک تووشی نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشی بووە شت گرانە ئەو بەم شێوە یعنی ساڵێک بۆ شێوە تێپەڕیوە بەڕاستی ساڵێکی خۆش نەبوو ناخۆش بوو خۆی گەورەی ئینشەڵا بکات ئەم ساڵی کەوا تاسەیە 2025 ساڵێکی خۆش بێت واللهی بەعام مەسی کاسبکاران ێستا لەم کاتەیە بەهۆی بێموچەی و بەهۆی خەیرانێکی زۆرەوانێ هەمووی خەڵک بەعام بێ ئیشەوە بێ پارە و بێ معاش و وەزعێکی ناخۆش خەڵک تێدا ئەژی لەم کاتەی ئێستادا و هیوادارین لە ساڵی 2025 وانە بێت گۆڕانکارێکی باش ببێ و خوای گەورە دەروی بەخێر لەو خەڵکە و لەو میلەتە فەقیر و هەژارە بکاتەوانێ ئەوە هەموو کەس محتاجی پارەیەکەوە معاش نییە و کار و کاسبی نییە و چی بکەین ئێمەش وەکو خانەشینین هەر بە تەمای ئەو پارەین بان دەرێ نامادەن هەر ڕۆژێڵێن ئەمڕۆ نا بەیانی نا دوو بەیانی هەتا ئیسا ئەوەی ئەیبینن من وەکووە کە حتەیتا لە خۆشییان بوومە بەزی تر کە خێدانشم دەدەدا لەم تەمەنەیە ساحیبی چوە مناڵی بێدایک زۆر ئەرکی گرانە بەسەرمەوە خێرخواز نەماتێ نیمە موچەم هەیە خۆتە زانی موچە بە چەند مانگجارێ ئەمان دەنێ جەناب ناچاری شاو لە خەڵکەوە بێ هاوکاری بکات ئارە وەڵڵای مەجبورم چی بکەم هانە ئەبم بۆ ئەوەی تاوە حاڵە لەڵێ باوە لە توی وەرەوە نازانم چی بکەم خۆشم ئەوە چاوەکەم ئەمانم نابینەوە یان مەبینێ ئەویش بەبێ عینەک نابینێ